یادی 101 ساڵەی دامەزراندنی پۆلیسی عێراقا. ئەمڕۆ پۆلیسی کەرکووک بەو بۆنەیەوە مەراسیمێکی ڕێخست. ئەمەش لە کاتێکدایە بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک خۆی ئامادە دەکات بۆ وەرگرتنی مەلەفی ئەمنی شارەکە. هەر بۆیە هەموو وڵەکانی خستووەتە گەڕ تا دۆخی یاسایشی ناوخۆ سەقامگیرتر بکەن. بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک دڵنیایی دەدا بە هاوڵاتیانی شارەکە هێزەکانیان دەتوانن مەلەفی ئەمنی وەرگرن و ئەمن و ئاسایشی شارەکە سەقامگیر بکەن. هەنگاوەکان لە ئەستی جێبەجێکردنایە و ڕەنگە لە مانگی داهاتوو و ڕۆژانی داهاتوودا نییە هەوڵ بدەین نییە بۆی کە ئالەتێک بدۆزینەوە بۆیکەوە مەلەفی ئەمنی لە ناو شاری کەرکووک ڕادەستی هێزەکانی پۆلیس و هێزە ئەمنیەکانی ناوخۆیی بکرێت. بەڵێ هەیەی هەموو توانایەکمان هەیە و هەموو دەسەبەرێک لە ڕایەن وەزارەتی ناوخۆ بۆمان جێبەجێکراوە. ئەو ئالەتانە هەمووی لەگەڵ وەزارەتی ناوخۆیە باس کراوە و هەوڵشەدەین نییە دڵنیایی بە خەڵکی شارەکەمان بدەین. کەرکووک شارێکی پارێزراوە، شارێکی پێکەوە ژیانە بۆ هەموو لایەکمان. ئامارەکانی کارمەند و پۆلیسی کەرکووک لە ئێستادا 10,000 پۆلیسە. بەڵام بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک لانی کەم پێویستی بە 18,000 پۆلیس هەیە تا بتوانن بە تەواوی کۆنتڕۆڵی ناوشار بکەن. پارێزگاری بە وەکالەتی کەرکووک داوا لە وەزارەتی ناوخۆی عێراق دەکات هاوکاری زیاتری پۆلیسی کەرکووک بکات کەم و کورتیەکانیان چارەسەر بکەن. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت دەستێکی سیاسی هەیە ڕێگری لە ڕادەستکردنەوەی مەلەفی ئەمنی کەرکووک بە پۆلیسی ناوخۆ دەکات. پۆلیسی کەرکووک بە شێوەیەکی باش لە گەشەکردندایە، بەڵام لە ڕووی ژمارە و پێداویستیەوە پێویستی بە پشتیوانی حکوومەتی ناوەند هەیە. بەو پێی شەهید و برینداری هەیە کە جێگاکانیان پڕ نەکراوەتەوە، هەروەها خانە نشینەکانیش جێگاکانیان پڕ نەکراوەتەوە. لەبەرەوە پۆلیس ئەرکی گرنگی لەسەرشانە و هێشتاش لە ناوچەکانی دەوروبەری پارێزگاکە ڕوبەڕووی تیرۆر دەبینەوە. لە کارنامەکانی ئەوە گەڕانەوەی مەلەفی ئەمنی بۆ پۆلیسی کەرکووک بێتن، بەڵام خۆتان نەزانن باری سیاسی ئەوە کە خەڵکانێک هەیە و لایەنێک هەیە ڕێگرە لەسەر ئەو مەوزوعە، بەڵام ئەوە محاڵە ئەو یەکێکە لە بەڵێنەکانە و ئێمە دەنگمانداوە لەسەری لە پەرلەمان و گەرە جێبەجێی بکاتن، بەڵام بە بیانی و جیاواز تاخیرێکن. لە ماوەی ڕابردوودا بەو هەموو کەم و کورتیەی کە هەیەە پۆلیسی کەرکووک هەموو هەوڵەکانی خستووەتە گەڕ بۆ دامێکنی ئەمن و ئاسایشی شارەکە و سەقامگیری بۆ هاوڵاتیان. لەو پێناوەشدا بەپێی ئامارەکان لە دوای ساڵی 2003ەوە تاکو ئێستا 1542 کارمەند و پۆلیسی کەرکووک کوژراون و بریندار بوون. هەر بۆیە لایەنە پەیوەندیدارەکان داوا دەکەن وەزارەتی ناوخۆی عێراق هاوکاری زیاتری پۆلیسی کەرکووک بکات بە مەبەستی سەقامگیری و ئەمن و ئاسایش بۆ هاوڵاتیان. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.